دەزانی ئەو کەسانەی کە دەستنە لای ساحیرەکان بۆ ئەوەی کە سحر لە خەڵک بکەن و ماڵی خەڵکی وێران کەن، جا بۆ هەر مەبەست و مەرامێکیان بێت، یاخود دەستنە لای فاڵچی و کاهینەکان بۆ ئەوەی بەختێکیان بۆ بگرنەوە یان بۆی هەشتێکی دیکەیان بۆ بکەن، بڕوا بەو شتە خەرافیاتانە دەکەن، دەزانی ئەوانە گوناه و تاوانەکەیان چەندە گەورەیە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک پەنا بۆ ئەو کارانە بەرێت، ئەو کەسانە لە ئێمە نین. و هەروەها ئەو کەسانە دەفەرمێت تاوەکو 40 ڕۆژ نوێژەکانیان قبول نابێت. و پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم دیارە ئەو کەسانە بڕوایان نییە بۆی کە دابەزیەوە بۆ محەممەد صلی الله عليه وسلم کە ئەو قورئانە پیرۆزەیە. ئەگەر بڕوات بەو قورئانە هەیە، خۆت بە مسلمان دەزانی کاکە نەخۆت گومڕاکە نەماڵی خەڵکیش وێران کە، چونکە سحر یەکێکە لەو شتانەی کە ئینسان بە هیلاک دەبات کۆمەڵگاش وێران دەکات. بۆیە پێغەمبەری خوای دەفەرمێ صلی الله عليه وسلم خۆتان بپارێزن لە 7 گوناهی بە هیلاکبەر کە ئینسانەکان بە هیلاک دەبن، کۆمەڵگا تێک دەدەن، وێرانی دەکەن، وەکو ئەوڕۆ کە دەبینین وێرانی کردووە. یەکێک لەو 7 گوناهانە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم بریتیە لە سحر. خوای پەروەردگار هەموو لایەکی لە پارێزراو کات.